أحوالتان باشن براي قورن باشن سلام دنيا خو باشن براي قورن خوشتان بخير باشن تصويري ناوي ما مصاريك تشتي يك دو دقيقة سايقم هذا بر خاطري وات الشكات ديت ستيبي أنا كمان الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه داوا كارم لخواي گەورە میهرەبان ئەم دانیشتنم کاتە کەفارەتی گوناهەکانمان خۆشەویستان نامەوێت کاتان لێ بگرم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وآله وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحدا هەر کاتێک کۆمەڵێک دانیشتن مەجلیسێک دانیشت لە شوێنێکە داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەو مەجلیسە ئەو مەجلیسانە بێت کە لە حەدیثەکانە باس کراوە بێگومان ئەو کاتێک کە خەڵکی دانیشن باسی خۆ پێغەمبەری خوا دەکرێت صلى الله عليه وسلم باسی قورئان و حەدیث دەکرێت خوای گەورە چی بەو کەسانە دەبەخشێت پێیان دەوترێ بەو کەسانەی کە دانیشتوونە باسی دینی خوای پەروەردگار دەکەن قوموا مغفورا لهم قد بدلت سيئاتكم حسنات دەی هەڵسن کاتێک کە ئێوە هەڵدەسن خوای گەورە لە تاوانەکانتان خۆش بووە و خراپەکانیشی بۆ کردوون بە چاکە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەمان فێر دەکات هەر کاتێک مەجلیسێک ئاوا دابنیشێ باسی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوای تیا بکرێت صلی الله عليه وسلم خوای گەورە چەند پاداشتێک بەو کەسانە دەبەخشێ خوای گەورە لەو مەجلیسە بێ بەشمان ناکات ئینشاءالله یەکەم خوای گەورە لە تاوانەکانمان خۆش هەبێ ئەو گوناهانێک کە کردومانە لێمان خۆش دەبێ بۆ یە کاتێک کە دەیدانیشی بە کەمی مەزانە چونکە کەفارەتی گوناهەکانتە دووەم بە پێی ژمارەی ئەو گوناهانەی کە هەتە کاتێک کە تۆ ئامادەی مەجلیسێکی ئاوا دەبی بە کەمی مەزانە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک خوای گەورە خێری بۆی بوێت یوفەقیه فی الدین لە دینەکەی خۆی شارەزای دەکات هەزارها کەسی زەگاڵتەی بەم شوێنانە دێپەنا بە خوای گەورە ئەوە خوای گەورە ناوێت تووشی خێر و خۆشی بکات هەر کەسێک خوای گەورە خێر و خۆشی بۆی بوێت وای لێ دەکات لە دینەکەی خوای پەروەردگار شارەزا بێ بۆ یە کاتێکیش کە تۆ دێی بۆ ئیرانە خوای گەورە ئینشاءڵڵا ئومێدی ئەوەت هەبێ کە خوای گەورە خێری بۆ تۆ دەوێت تووشی خێر و خۆشیت بکە کە هاتوویتە لە مەجلیسێکی ذیکرا لە کۆڕێکی ذیکرا ئامادە دەبی کە باسی خوا پێغەمبەری خوای تیا دەکرێت صلی الله عليه وسلم خوای گەورە لە تاوانەکانت خۆشە بێ و بە ژمارەی تاوانەکانیش خێر و چاکت بۆ دەنووسێ واتە ئەگەر کەسێک لە ئێمە خوای گەورە ئەو بەهرەیەمان پێ ببەخشێ ئەو نیعمەتەمان پێ ببەخشێ لە گوناهەکانمان خۆش بی ئەگەر بۆ نمونە ملیۆنێک گوناهمانەیە 1 ملیۆن گوناه خوای گەورە بەهۆی ئەو مەجلیسەوە لە ملیۆنە گوناهەکەت خۆشە بێ 1 ملیۆن گوناه حەق الله حەقی خوا هەمووی سفر دەبێتەوە لەگەڵ ئەوەشا خوای گەورە 1 ملیۆن چاکەیش بۆ نووسێ بە پێی ژمارەی خراپەکانت بە پێی ژمارەی تاوان و گوناهەکانت ئەمە ئینشاءڵڵا خێر و بەرەکەتێک گەورەیە ئینشاءڵڵا ئێوەش ئامادە بن بە کەمی مەزان کاتێکە لە شوێنێکی ئەوە ئامادە دەبن لە هەمووشی خۆشتر ئەوەی کە ئینشاءڵڵا کۆتایی بە قسەکان دەهێنم ئەو حەدیثەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە کاتێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک لە نەفسی خۆیدا یادی من بکات منیش لە نەفسی خۆمدا یادی دەکەم لای خۆم یادی دەکەم فڵان کەس ئێستا زیکری من دەکا یادی من دەکا منیش یادی دەکەم جا تۆ دەتوانی ڕۆژانە وەها بکەی خوای پەروەردگار باسی تۆ بکات و هەر کەسێک خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک لە ناو کۆمەڵێ خەڵکدا باسی من بکات یادی من بکات ناوی من بهێنێت ئەوە من لای کۆمەڵێک کەس ناوی ئەو دەهێنم ئەو کەسانە دەهێنم کە ئەو کەسانە کەسانێکی خەیر و چاکن کە کۆمەڵێ مەلائیکەی بەڕێزن سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت بۆیە ئەگەر ئەم مەجلیسە خوا لێتان قبوڵ کە و لە هەموو لایەکمان قبوڵ کە
ئینشاءڵڵا ئەوە خۆشەکەیتی کە خوای پەروەردگار ئێستا و کە دەرزەکانی پێشوش و هەفتەکانی مانگان و ساڵەکانی پێشوش کە دەرسان خوێناوە ئەوە نیعمەتێکی گەورەیە کە خوای پەروەردگار لە سەروی عەرشە و لای مەلایکەکان دەفەرمێ ئێستا کۆمەڵێک دانیشتون لە فڵان شوێندا باسی من دەکەن ئەی مەلایکە بەڕێزەکان. ئەو فەخر و شانازیە زۆر گەورەیە. ئەگەر ئێستا خوای گەورە لە سەروی عەرشە و باسی ئێمە بکات وەڵڵا نیعمەتێکە گەورەترین نیعمەتە. جا ئەگەر ئێمە شایستەی ئەوە بین دەبێت سپاسی خوا بکەین. داواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە ئێستا و پێشتریش مامۆسای بەڕێز کە دەرزی وتوە ئینشاءڵڵا لەو کۆمەڵە بین کاتێککە خوای گەورە لە سەروی عەرش و باسمان بکا و بڵێ بفەرمی ئەوانە باسی من دەکەن، باسی گەورەی و دەسەڵاتی من دەکەن، باسی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم. ئەوە شەرەف و ڕێز و حورمەتێک کە خوای گەورە بە هەموو کەسێکی نادا. بۆیە ئەم مەجلیسانە بە کەمی مەزان ئامادە بن تێیدا بۆی خوای گەورە لێتان خۆش بێ، بۆی خوای گەورە خراپەکانتان بۆ بگۆڕێ بە چاکە. جاگە تۆ هەموو ڕۆژێ لەم شوێنە ئامادەبی هەموو ڕۆژێ خوا لێت خۆش بێ، هەموو ڕۆژێ خراپەکان کە ئەنجامت داوە لە بینی ئەو دەرزانە هەمووی خوای گەورە بۆت کا بە چاکە. ئیتر چیمان دەوێ ئێمە؟ دەمانەوێت خوا لێمان خۆش ببڕینە باشتەوە. داواکەم لە خوای گەورە میهرەبان لە گوناهەکانمان خۆش بێ. یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوای گیان ئەم مەجلیسانە بکەیتە کەفارەتی گوناهەکانمان، لەو کەسانەمان بگێڕی لای خۆت، لای ذاتی خۆت باسمان بکەی بە چاکە و خێر. خوای گیان لەو کەسانە بین گوناهەکانمان بگۆڕی بە چاکە بۆمان. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خوا پاداش خێرتان حەزم کرد بتان بینم بچووکیتان نەکەم. خوا پاداش خێری مامۆستا جیهاد و جەماعەتیش داتەوە. جەزاکم الله خێرن. دەستان خۆش بێت. سلام علیکم. Questions?